بە ناوی خوای گەورە و میهرەبان ئامادەبوونی بەڕێز میوانانی هێژە خۆشحاڵم کە لەم دیدارە ڕۆژنامەنووسیەدا لەگەڵ ئێوەی بەڕێز بەشدارم بە تایبەتی بەخێرهاتنی هەموو ئەو ڕۆژنامەنووس و ڕاگەیەندکارە بەڕێزانە دەکەم کە لە وڵاتانی جیهانەوە بۆ بەشداریکردن لەم دیدارەدا هاتوون زۆر بەخێر بێن. هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازم و ئومێدەوارم ئەنجام و ڕاستپاردەکانی ئەم دیدارە لە خزمەتی پێشخستنی کاری ڕۆژنامەنووسیدا بێت. هەروەها بەبوونەی ڕۆژی ڕۆژنامەگەری کوردی و ساڵیادی دامەزراندنی سەندیکای ڕۆژنامەنووسی کوردستانەوە گەرمترین پیرۆزبایی ئاراستەی سەرجەم ڕۆژنامەنووسانی کوردستان دەکەم و هیوای سەرکەوتن و پێشکەوتنیان بۆ دەخوازم. حکوومەتی هەرێمی کوردستان هەمیشە بەڕێز و پێزانینەوە لە ڕۆلی گرنگی ڕۆژنامەنووسان و پیشەی ڕۆژنامەوانیەوە دەڕوانێت کە بە شێوەیەکی پیشەیانە و بەرپرسانە ئەرک و پەیامی ڕاستەقینەی خۆیان لە چوارچێوەی یاسابەرکارەکان و ئێتیکێتی ڕۆژنامەوانی و پێوەرە نێودەوڵەتیەکان بەجێ بگەینن. بە تایبەتی لە بواری هوشیارکردنەوەی کۆمەڵگە و گەیاندنی زانیاری ڕاست و درست و دەستنیشانکردنی کەموکورتی و پێشەلکاریەکان و پشتگیریکردنی پرۆسەی چاکسازی. بەم شێوەیەش ڕاگەیاندکاران و وەک دەستەڵاتی چوارەم یارمەتیدەرێکی گرنگی دامەزراوە حکوومیەکان دەبن و بەیەکەوە کار بۆ پێشخستنی کۆمەڵگە و بەرەو پێشبردننی وڵات دەکەن. لە هەرێمی کوردستان کاری میدیایی بە تەواوی ئازادە و حکوومەتی هەرێمی کوردستان پابەندە بە ڕەخساندنی زەمینە و ژینگەیەکی لەبار بۆ کاری ڕۆژنامەوانی و ئازادی ڕادەربڕین لە چوارچێوەی یاسادا. جێ خۆشحاڵیە کە هەرێمی کوردستان خاوەن یاسایەکی پێشکەوتووی ڕۆژنەماوانیە و بەو هۆیەوە کاری ڕۆژنەماوانی و ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستان گەشەیەکی زۆر باشی کردووە. ئازادی ڕۆژنامەگەری لە کوردستان گەیشتوتە ئاستێک کە ناحەزانی هەرێمی کوردستان بەردەوام لە هەوڵی خراپ بەکارهێنانی ئەو ئازادیان کە لە ناوچەکەدا کەم وێنەیە. ئەمەش بۆ لێدان لە بنەماکانی دیموکراسی و قەوارەی کوردستان کە بە ناوی ڕۆژنامەگەریەوە خەڵکانێک دژایەتی هەرێمی کوردستان دەکەن. داواکارم لە ڕۆژنامەنووسانی بەڕێز و سەندیکا و ڕێکخراوەکانی تایبەت بە ڕۆژنامەنووسان کە ڕێگە نەدەن ئەم پیشە گرنگە ببێتە سەکۆیەک بۆ خراپ بەکارهێنانی ئازادی ڕاگەیاندن و ڕادەربڕین. دەستخۆشی لە لێژنەی جێندەری فدراسیۆنی نێودەوڵەتی ڕۆژنامەنووسان دەکەم بۆ هەڵبژاردننی هەولێر بۆ ئەنجامدانی ئەم دیدارە. هیوادارم ئەم هەنگاوە ببێتە دەرفەتێک بۆ ئەنجامدانی کار و پرۆژەی هاوبەش لەگەڵ سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان. سەبارەت بە بابەتی سەرەکی ئەم دیدارەش کە تایبەتە بە پاراستنی ئافرەتانی ڕۆژنامەنووس لە جیاکاری ڕەگەزی و جێندەری، حکوومەتی هەرێمی کوردستان ئامادەیە بۆ هاوەهەنگی و هاوکاری پێویست لەگەڵ سەندیکای ڕۆژنامەنووسان و هەموو لایەنە پەیوەنددارەکان بۆ نەهێشتنی هەموو کێشە و ئاستەنگ و بربەستەکان لە بەردەم ئافرەتانی ڕۆژنامەنووس و نەهێشتنی هەموو جۆرە توندوتیژی و جیاکاریەک کە بەرامبەریان دەکرێت. لەم بارەیەوە هەرچی پێویست بێت لەسەر حکوومەت ئەنجامی دەدات بۆ کۆتایهێنان بە هەموو بربەست و ئاستەنگەکان لە بەردەم ئافرەتانی ڕۆژنامەنووس بۆ ئەوەی بتوانن ئەرکەکانیان بە شێوەیەکی پێشەیانە ئەنجام بدەن. لە کۆتاییدا دووبارە ڕۆژی ڕۆژنامەگەری کوردی و ساڵیادی دامەزراندنی سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان پیرۆز بێت و هیوای سەرکەوتن بۆ کارەکانی ئەم دیدارە دەخوازم. هەر شاد و سەرکەوتوو بن. زۆر سپاس.